سڵاتان لێ بێم کاتتان باش من شیامەجی دەمشۆ لە بەرنامەی تاوتوێ لەگەڵتان دەبین. ڕێکەوتنەکەی مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع لە سووریا کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا. زۆرێک دەپرسن لە نەشاراوەکانی ئەم ڕێکەوتنە چین هەرچەندە لە چەند خاڵێکدا ڕێکەوتنەکە بۆ ڕایگشتی خرایە ڕوو، بەڵام پێدەچێت لایەنی دیکەی شاراوە بێ لە پشت ئەم ڕێکەوتنەوە دەستکەوتەکان چین بۆ کورد و تا چەند ئەو هەلومەرج و بارودۆخی هێزی سووریا هاوکارە لە جێبەجێکردنی ڕێکەوتنەکەدا. دەزانین ڕێکەوتنەکە سەقفێکی زەمەنی دیاریکراوی هەیە، دەبێت تا کۆتایی ساڵ سەرجەم خاڵەکانی ناو ڕێکەوتنەکە جێبەجێ بکرێن. تا چەند توانراوە مافە دەستوریەکانی کورد یاخود ئەوەی کە بەشداری پێکردنی کوردە لە نووسینەوەی دەستوری سووریای داهاتوو ڕۆڵی دەبێت. کۆمەڵێک پرسی دیکەی گرنگ تایبەت بە ناوچەکە ئەم شەو لە بەرنامەی تاوتوێ قسەی لەسەر دەکەین لەگەڵ هەردوو میوانەکەم شیروان شەمێرانی چاودێری سیاسی کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵم ئامادێ وەروە میوانەکەی دیکەشم دکتۆر ڕێبوار فەتاح نووسەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لە لەندەنەوە لەگەڵمان دەبێت. من دەستپێک بە خێراتنی هەردوو میوانەکەم ئەەکەم سوپاس بۆ ئامادەبوونتان، سپاس بۆ ئێوەش کاک شیروان، سپاس بۆ ئێوەش دکتۆر ڕێبوار. کاک شیروان ئەگەر لە جەنابتانەوە دەست پێ بکەم خوێندنەوەی ئێوە بۆ ڕێکەوتنەکەی نێوان ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی تا چەند دەتوانێت داهاتووی کورد لە سووریا مسۆگەر بکات، مافەکانی کورد وەک خۆی دانی پێدا بنرێ. هەرچەندە ئێستا زۆرێک لە شارەزایان پێیان وایە کە ئەم ڕێکەوتنە دەستکەوتێکی زۆری تایە بۆ کورد بەوەی کە یەکەم دانپیادانانە بە سەرکردایەتی ئێستەی کورد لە سووریا. سپاس چێخان، بسم الله الرحمن الرحیم. بێگومان ئەگەر لە ڕووی مێژووەوە واتە لەو کاتەوەی کەوا سووریای نوێ دروست بووە لە پەنجەکانەوە هەتا ئێستا ئەمە یەکەمین جارە کەوا بەم شکلی ئێمە ئەبینین دەوڵەتی سووریا واتە پایتەخت دێمەش مامەڵەی نید هاوشێوە هاوتا لەگەڵ لایانی کوردیا بکات، چونکە ئەوەی کەوا ڕوویدا تا ئێستا لە ماوەی ڕابردوو ئەحمەد شەرع ئامادە نەبووەکە مامەڵە لەگەڵ پێکاتە سیاسەکان بکە، هەمیشە خۆی وەک سەرۆک داناوە خۆی لەسەرەوە بۆ هەرچی پێکاتەکانی تر هەیە ئەبێ بێن مامەڵە لەگەڵ ئەما بکەن لە ژێر ڕکێف و فەرمانی ئەما بن. تەنانەت ئەو پارتە سیاسیانش کەوا لە سەردەمی شۆڕشا دروست بوون هەمویان توانەوە نەک تەنها گروپە چەکدارەکان بەڵکو سیاسەکانیش. ئەمە خۆی بۆ خۆی ئەمە حاڵەتێکە، حاڵەتی دۆم ناوهێنانی کورد ڕاستە کورد و کۆمەلگا ناوی هاتووە، بەڵام لەبەرەوەی کە ئەڵێن ناکرێت لە دەستورە ئەبێ بە شێوەیەکی دەستوری ئەوە چارەسەر بکرێ ناوی کورد هاتووە، بەڵام ئەمە یەکەمین خۆ نیگەرانی هەبوو لەوەی کە بەشداری بە کورد نەکراوە لە نووسینەوەی دەستور ئەو لیژنەیە کە پێکێنراوە. ئەوە مەسئلەیەکی ترە، ئەوە مەسئلەیەکی ترە. خاڵێکی تر ئەوەیەکەوە ئەو شەڕ و شۆڕی کە ئێستا لە ڕۆژاوای کوردستان هەیە بە تایبەت لەلایەن تورکیاوە سوپای تورکیاوە بۆ کۆبانەیان بۆ بەنداوی تشرین ئەوە نامێنێ. خاڵێکی تر ئەوەیەکەوە هەندێک پیلانگێڕی بە تایبەت فشاری هەرێمایەتی تورکیایان غیری تورکیاکرا لە ئەحمەد شەرع بکرایە بۆ ئەوەی کەوا بە جۆرێکی تر مامەڵەی لەگەڵ هەسەدە بکردایە، چونکە فشارێکی زۆر هەبوو لە ماوەی ڕابردوو لە 3 مانگی ڕابردوو هەتا ئێستا کەوا ئەحمەد شەرع هێز بەکاربێنێ بەرامبەر بە قەسەد نەی ئەتوانی لە ڕووی سەربازیەوە نەی ئەتوانی ئەمە ڕووداوەکانی کەناری سووریا دەریخستکەوە نەی ئەتوانی ئەوە بکە، بەڵام نەک ئەو ئەنجامی نەئەدا لە بەرەوەی کەوا ناتوانێت بەڵکو قەنەعەتی پێی نەبوو ڕوبەڕووبوون ڕوبەڕووی فشارەکانی تورکیا بۆیەوە بۆ سەری بۆ ئەوەی کەوا هێز بەکارنێنێ. بەر حاڵ ئەمە بنچینەیەکە چوارچێوەیەکە بۆ داهاتوویەکی باش یان کەم باش ومە دەکەن کەەوە خراپیش نەبێت، چونکە هەموو ئەو خاڵانێکەوە نووسراون دراوەتە دەست داهاتوو. ئەو داهاتووە ئێستا ئەکرێت چۆن دروست بکرێ بنیاد بندرێ بتاشرێ، ئەو خۆی بۆ خۆی ترسێکە، چونکە هەموو ئەوانێکەوە هاتوون چەند خاڵێکی ڕێکەوتنن، دەقی یاسایی نین، دەقی دەستوری نین، خاڵێکن ئەکرێ من و جەنابەت و هەر کەسێکی ترە بە شێوەیەکی جیاواز ڕاوەی بۆ بکە یان لێکدانەوەی بۆ بکات. باشە دکتۆر ڕێبوار، ئێوە چی دەڵێن لەبارەی ڕێکەوتنەکەی نێوان مەزلوم عەبدی و ئەحمەد شەرعەوە؟ زۆرێک بە دەستکەوتی دەزانن، زۆرێکی دیکە بە ئەستەمی دەزانن کە خاڵەکانی ناو ڕێکەوتنەکە وەک خۆی بتوانرێت لە ماوەکەمەدا جێبەجێ بکرێ، هەلومەرجەکە بە لەبار نازانن. ڕای ئێوەمانەوێت؟ دیارە لەگەڵ بیوانەکەی جەنابیشتانە من هاوڕام خاڵی پۆزتیڤی زۆر تێیە بۆ چوونی من کورد لە سووریا یان هەسەدە لە سووریا ناتوانێت بەشداری پرۆسی سیاسی نەکات، ئەبێ بەشداری پرۆسی سیاسی بکات. لەبەرەوەی ئەم ڕێکەوتنە ئەو نیەتە پیشانەدا کە کورد بەشداری پێ بکرێت لە پرۆسی سیاسی سووریای داهاتوو؟ بەڵێ، ینی هەر ئەوەش نیە، ئەوە خاڵێکی زۆر سەرەکیەتیایە کە کورد دیارە کورد زۆر تاوانبار کرابوو بۆی کە سووریا دابەشەکات و جوداخوازە و تەرۆریستە و ئەوانە
بۆچوونی من ئەم ڕێکەوتنە با زۆری لێ نەخوێنینەوە چونکە تەنیا هەشت خاڵی هەشتمیان جێبەجێکردنە خاڵەکانی دیکە حەوتن بەڵام هەر هەمویان لە بەرژەوەندی کوردن هەروەهاش لە بەرژەوەندی حکوومەتی ئێستای دیمشقن بەڵام کۆمەڵێک خاڵەیە کە زۆر گرنگن لەوانە ئەوەیە کە زۆر دژی تورکیایە ئەم ڕێکەوتنە چونکە پیشانەیە کە کورد نە تەرۆریستە نە جوداخوازە کوردەوە تا لەگەڵ حکوومەتی دیمشقاڕەیەکەوێ بۆیە خستنەوەی خاکی سووریا ئەمە زۆر گرنگە دووهەم ئەگەر کورد ئێستاش هەر بە تەرۆریزم لە قەڵەم بدرێ ئەبێ حکوومەتی و دەسەڵاتی شەرعیش بە تەرۆریزم لە قەڵەم بدرێ سەرباری ئەوە خاڵێکتیا زۆر گرنگە دیارە جێی لێکدانەوەیە کابێ ئاوارەکان بگەڕێنەوە ئایا مانای ئەوەیە کە ئەبێ تورکیا لەو شریتە حدودیە و لە عەفرین دەربچێ ئەمە خاڵێکی زۆر گرنگە خاڵێکی کەیتیایە میوانەکەش ئاماژەی پێکرد ئەوەیە کە ددان پیانیانێکی زۆر نایابی تایە بە کووردا لەوەش تێپەڕێ ئەڵێ مافی دەستوری بۆ هەموو کوردەکان مافە دەستورێکە چێ چونکە ئێستا حاڵی حاضر 100,000 کوردەیە کە بێجنسیەن هەر بڵین بەسەر ئاون بەسەر کۆمەڵەوەن ئەوانە بەپی ئەو بەندە هەمویانە بنەوە بە سووری پاسپۆرتیان هێرێتە بن بە هاوڵاتی سووری ئەتوان کار بکەن ئەتوانن ئەو شتانە بکەن کە هەموو هاوڵاتیەکەی کات ینی بەڕاستی خاڵی زۆر پۆزیتیفی تایە نەخشەڕێیەکی زۆر بڵاوە بۆ ئەوەی کە کورد بتوانێت بەشداری بکات لە پرۆسی سیاسی سووریا لێرەوە بۆ شوێ چین ڕاستی ئەوەیان نازانی باشە دکتۆر ینی ئانووساتی ئاشکراکردن و واژۆکردنی ئەم ڕێکەوتنە لە نێوان ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی دەکرێت بڵین زۆرێک بە دەرفەت بۆ کوردی دادەنێن و زۆرێکی دیکەش بۆ دەربازبوون بۆ ئەحمەد شەرعی دادەنێن چونکە ڕووداوەکانی ئەم دوایەی کەناراوەکانی سووریا ڕۆژاوای سووریا ناڕزایەتی و گومانی نێودوڵەتی زۆری بەدوای خۆی دایەنا بەرامبەر بە ئەحمەد شەرع هیچ پەیوەندێکی هەیە بە ڕووداوەکانی ئەم دواییەوە کە لەم ئانووساتەدا بۆ ڕزگاربوون لەو سەرنج و تێبینیانی کە هەبووە پەنای بردبێ بۆ ئەم ڕێکەوتنە هیچ گومانی تیا نییە ینی ئەحمەد شەرع بەڕاستی کەوتە ژێر فشارێکی زۆرەوە لە دوای ئەوەی کە لە بڵێن ڕۆژهەڵاتی ڕۆژئاوای سووریا ڕوویدا هیچ چارێکی نەبوو بەڵام بۆ توانی بڵێ هەسەدەش زیرەک بۆ لاواتوانی وێتی ئەو لاوازیەی ئەحمەد شەرع بخۆزێتەوە ئەوەی هەر هیچ نەبێ هەندێک خاڵ بخاتە سەر بڵین ڕۆژەفی گفتوگۆی دەسەڵاتی سووریا گومانیتیان نییە خۆ ڕەنگە من نازانم بەڕاستی ئەحمەد شەرع چۆن بیرەکاتەوە بۆ ڕەنگە ئەحمەد شەرعیش لە خەیاڵیا ئەوە بێکە هەسەدە هاوکاریەکە بۆ سەرکوتکردنی هەموو هێزێکی دیکە دژی ئەو ئەمدا دوایی ئەویش پەلاماری کوردیان نازانم ئەگەر ئەو ئەنەلۆزیی حکوومەتی عێراق بەکار بێنی حکوومەتی باسی عێراق هەمیشە وەها کاری کردووە بەڵام کورد بەڕاستی بڵین هەسەدە کوردی عێراق نییە هەسەدە دەسەڵاتێکی بەهێزە ئەتوانم بڵێم هەسەدە هێزی پیادەی ئەمریکایە یعنی بەبێ ئەمریکان نەیەتوانی لەو ناوچەیە بمێنێتەوە باشە دکتۆر ئەم ڕێکەوتنە دەکرێت بڵین پەیوەندی هەیە بە پرۆسی ئاشتی لە تورکیاوە هیچ پەیوەندیەک هەیە لەم ساتەیە چونکە دەزانین لە تورکیاش پرۆسی ئاشتی بەڕێوە دەچێت گفتوگۆ هەیە خۆ ڕەنگە بڵین هەسەدە یا مەزلوم ویسبێتی لە پشاری ئۆزەلانیش ڕزگاری بێ ئەمە ئەتوانی بڵێ بە تیرێ دوو نیشانی شکان یا گەردژێ لە ژینگە بێ بە بەردی دوو چۆلەکەی کوشتووە بەڵام ینی پەیامی ئۆزەلان بە قەناعەتی من لە ئاستی خۆیان مرد چونکە لە قەندیل گوێ لێگرت نا هەسەدەش گوێی لێگرت ئەوەش بە بۆچوونی من پۆزتیڤ بوو لە بەرەوەی کە پیشانیە ئەو سەردەمەی کە سەرکردەیە بتوانێت کریزمای هەبێت و کۆنتڕۆلی بەسەر هەموو هێزێکە هەبێت مرد ئێستا خۆناغێکی دیکە باش کەک شیروان زۆرێک بەتایبەت ئەوانەی کە لە سووریا دەژین ئەم ڕێکەوتنە بە تەنها بە شتێکی سەطحی ناویە بن دەڵێن ئیتفاقیەکی سیاسیە لەسەر ئاسی باڵاکراوە
و ڕەنگە لە ڕووی سەربازی و هەندێک خاڵەکانی جێبەجێ بکرێ بەڵام ناوەڕۆک و جەوهەری ڕێکەوتنەکە ڕەنگە وەک خۆی جێبەجێ نەکرێ ئەکرێ بپرسین ئاستەنگەکانی بەردەم جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە چین؟ ئاستەنگی لە ڕێیا هەیە ئایا چ ئاستەنگ لەناو خودی ڕێکەوتنەکە یا ئاستەنگ لە دەرەوەی ڕێکەوتنەکە. ئاستەنگی یەکەم بە قەناعەتی من تورکیایە. ئاستەنگی دووەم پاشماوەی فکری قەومەچی عەرەبیە لە ناو سووریا. باسیەکان یانی ئێمە بمانەوێتەوە باس فکرە ئەگەرچی لە ڕووی سیاسەتیش وەک عێراق ئێستا چۆن هەمیشە توێژێکی قەومەچی لە عێراقا هەیە کەوا لە زۆر شوێنە ڕێگا ئەگرێت لە هەندێک سیاست ئەوە ئاستەنگی دووەمە. ئاستەنگی سێم ئەکرێ عەقڵێکی دینی کۆن بە تایبەت ئەوانەی کەوا لە چواردەوری ئەحمەد شەرعن هەندێک گرفت دروست بکەن. ئاستەنگی چوارەم بریتە لە توندڕەوەکانی ناو هەسەدا بە تایبەت ئەوانەی کەوا زیاتر لە قەندیلەوە نزیکن. بۆیە من بە ئەگەر لە چوارەمیانەوە دەست پێ بکەم مەزلوم عەبدی زیاتر عەقڵی لەگەڵ عەقڵی ئۆجەلانە نزیکترە. بازوو هێز و بازوو توانای لای قەندیلە لە قەندیلەوە پێکاتەوە بەڵام عەقڵێکی ئۆجەلانی هەیە. ئەو پەیامەی کەەوە ئۆجەلان نردی بۆ قەندیل و هەڵۆشانەوەی پەکەکەەوە ئەو هەنگاوی کەەوە ئۆجەلان ناوی مەزلوم عەبدی ئیستیفادەی لێ کرد هەندێک لەو سنگینی و قورسایی شاخی قەندیلی لەسەر شانەکانی مەزلوم عەبدی نەما چونکە هەر لە سەرەتاوە تا ئێستا مەزلوم عەبدی ویستوویەتی کەوا بە شێوەیەکی سیاسیانە مامەڵە لەگەڵ دمەشق بکە خۆی بە کەسێکی بەرپرس ئەزانێەوە بێش ئەوە بزانین کەوا مەزلوم عەبدی هەموو شتێک نییە لە ڕۆژاوە. ئەسڵی فکرەکە لای ساڵح موسلیم و لای ئیلهام ئەحمەدە لە لای پەیەدەیە. مەزلوم عەبدی تەنها هێزێکی سەربازیە مامەڵە لەگەڵ ئەمریکیەکانە ئەکا بەڵام بووە بە دەم و چاو وای لێ هاتووە کەوا ئێستا ئەو وەک چۆن ئەحمەد شەرا لە سووریا هەیە ئێستا ئەو لەوێ هەیە. ئەمە ئێستا بڕیاردەری سەرەکی چێیە؟ ئێستا بڕیاردەر عەبدیە بەڵام بە قەناعەتی من لە پشت عەبدیەوە لە ناو سووریا هەیە نەک لە قەندیل. لە ناو سووریا سەرکرداتی پەیەدەیە نەک تەنها بەڕێوەبەراتی خۆسەریش. بەڵام عەبدی ئێستا دەموچاوێکە کەوا ئەتوانم زۆر پشت بە ئۆجەلان ببەسێت بۆ ئەوەی کەوا ئەو هەنگاوە بەست لە کۆمەڵی ئاستەنگ کرد. ئەم ئاستەنگانە یاخود ئەم بربەستانە کرد بەردەم جێبەجێکردنی ڕێکەوتنەکە دروستە بێ قابلی چارەسەرە یان قابلی ئەوەیە کە ڕێگیری تەواو بکات لەوەی کە ئەم ڕێکەوتنەوە خۆی جێبەجێ ئەمانە قابلی ئەوەن کەوا مامەڵەیان لەگەڵا بکرێ بەڵام ئاسەوارەکەی لەکوێ دەرەکەوە لە ناو ئاستەنگە ناوەکیەکەیە ئاستەنگی ناو ڕێکەوتنەکە خۆی لە ناو ڕێکەوتنەکە هەندێک شت وەک وتمان هەمووی بەجێشت و بۆ داهاتوو. ئەم داهاتووە هەم تەفسیر هەڵ ئەگرێ هەم کاردانەوەی یعنی بارودۆخی سیاسی کاردانەوەی ڕاستەوخۆی لەسەری ئەبێ. بۆ نمونە ئێستا ئەو باسی مافی هاوڵاتی بوون ئەکا ڕاستە وەک دکتۆر وتی ئێستا مەسەلەی شۆناسیان بۆ ئەگەڕێتەوە بەڵام ئایا لە مافی هاوڵاتی بوون بەنسبەت کوردەوە ئەوەیە کەوا وەک چۆن ئەوان بە عەرەبی ئەخوێنن ئەمان لە ئەو ناوچانەی کەوا زۆرینان کوردنشێنن بخوێنن. بە قەناعەتی من ئەوەی کەوا زانیاریم هەبێ هەتا ئێستا بەشێکی زۆری عەرەبەکان ئامادەی ئەویان نییەکەوە زمانی کوردی ببێ بە زمانێکی ڕسمی لە سووریا. ئەمە خاڵێکە. خاڵی مەسئلەی ئایا بۆی هەیە کوردێک خۆی کامەکان دیت کا بۆ سەرۆکاتی کۆمار بۆ نمونە دەرئەچێت وەکەوەیەوە ئێستا لە عێراقا هەیە. خاڵێکی تر ئەوەی کەوا قەسەد ببێ بە بەشێک لە سوپای سووریا چۆن ئەبێ بە بەشێک لە سوپای سووریا پێکەوە یان بەتەنها ئێستا دوو تەفسیر دوو سێ تەفسیر هەن. تورکیا بە شێوەیە تەفسیرێکا هەسەدا بە شێوەیە تەفسیرێکا لە دیمەشق بە شێوەیەکی تر ڕاوە ئەکرێ بۆ ئەم دەقە. مەسەلەی سووریا مەسەلەی تورکیا ئێمە بزانین کەوا لە 24 کاتژمێری ڕابردووە تورکیا بە تەواوی بێدەنگ بوو لە کاتێکا تورکیا لەسەر تەقاندنی یەک تەنها تاکە گولەیەک تاکە فیشەکێک لە سووریا یەکەمین کەسێکەوە دێتە دەنگ لە دەرەوەی سووریا تورکەکانن لە ئەوەی کەوا لە کەناری سووریا ڕوویدا جێگری ئەکەپا عومەر چێلەک ڕاستەخۆ کۆنگرێ ڕۆژنامەوانی بەست وەک بەرپرسێک و سەرکردەیەکی سووری قسەیە کرد هەر بەو شەکڵە قسەیە کرد. بەڵام ئەو ڕێکەوتنامەیە بوو لە 24 کاتژمێرە تورکیا بێدەنگ بۆ هەموو جیهان تەنانەت بە عەرەبەکان و بە قەتەری شەوقسەیان کرد ئەو نەبێ. بۆچی؟ چونکە ئەو وێنایی نەئەویست تورکیا ئەو وێنایی نەئەویست کەوا مەزلوم عەبدی و ئەحمەد شەرا بەیەکەوە ئەو هەدا بنیشن لەسەرێک مێز واژۆ ڕێکەوتن بکەن وەک نت و بەرامبەر یەکتری قسە بکەن و نامەکانیان بگۆڕنەوە کەوا ئێمە ڕێکەوتین و ئەمە هەندێک ڕێگایان هەندێک لەو پلانانەی کەوا تورکیا داینابوو بۆ سووریا بە تایبەت بەکارهێنانی هێز و فشارکردنە سەر ئەحمەد شەرا بەرامبەر بە هەسەدان ئەمە نەما چونکە تورکیا ئەویست کەوا یەپەگە و یەپەژە چەک دابنێن
دەوڵەت باخچەلیەوە سیاست دەمەدارەکانی تورکیا ئانویستکەوە ئەنقەرە لیژنەیەک دروست واتە ئەحمەد شەرع تەنها بۆ ڕازیکردنی کورد بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغە ئەمەی کردووە مەسئلەکە تەنها ناڕازیکردن نیە ئەحمەد شەرع نیەتی خراپی نییە بەرامبەر بە کورد ڕاستە دید و بۆچوونێکی هەیە بۆ ئیدارەدانی سووریا بەڵام دش بە کورد نییە بۆ نمونە ئەو ئامادە نەبوو لەگەڵ هیچ پێکاتەیەکی سیاسی ئامامەڵە بکات مەسەلەکە پەیوەندی بە کوردەوە نەبوو هەمویان ئامادە نەبوو لەگەڵ هیچ پێکاتێکی نەتەوەیی ئامامەڵە بکات بە کاردانەوەی هەبێ لە ئیدارەی دەوڵات تەنها بۆ کورد نەبوو بۆ هەمویان بوون ئێستا ئەحمەد شەرع ئەمە گۆڕاوە ترسەکە لەکوێیە ترسەکە لەوایەکە تورکیا هێشتا وازی نەهێناوە ئەو قسانەی کەوا ئێستا ئێمە کردمان ئەو شرۆڤەیەکەوە بەندەکان دەستور چۆن ئەنووسرێ لا مەرکەزی ئەبێ لا مەرکەزی نابێت چونکە هەموو ئەمانە بەجێ هێڵراون بۆ داهاتوو بۆ لیژان بۆ دەستور بۆ لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بڕۆ ئەوان وتوانە سووریایەکی بەهێز سووریای بەهێز لای من و جەنابەت ئەوەیەکەوە لا مەرکەزی بێت لەلای ئەو سووریا بەهێز ئەوەیەکەوە مەرکەزی بێت بۆیە بۆچوونی ئەوان هەتا ئێستا ئەوەیەکەوە دەوڵەتی سووریا دەوڵەتێکی سەرۆکایەتی ناوەندی بێت ئێمەش کوردیش لەوانەیە بێ پەرلەمانی ناناوەندی بێ هەموو ئەمانە ئاستەنگن بۆیە بەڵام لە کۆتاییە ئایا ئەمە باش بوو بەڵێ وەک بنچینە باش بوو دکتۆر ڕێبوار زۆرێک پێیان وایە ینی ئەم ڕێکەوتنەکە کراوە تەنها چەند خاڵێکە و خراوەتە ڕوو واژۆی لەسەر کراوە نەخشە ڕێگەیەک نییە بۆ جێبەجێکردنی میکانیزمێکدا نەخراوەتە ڕوو بۆ چۆنیەتی ئالیەتی جێبەجێکردن یاخود ئالیەتی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە نەخراوەتە ڕوو ئێوە چۆن ئەم ڕێکەوتنە دەبینن ینی پێتان وایە کە واقعی نییە و ڕەنگە جێبەجێ نەبێ ئاستەنگ هەیە وەک کاکشیروان وتی ئاستەنگ هەیە لە بەردەم جێبەجێکردنیە هیچ گومان نییە ینی تەرچی ئاستەنگی دنیاە لە بەردەمی ئەو ڕێکەوتنایە یعنی ئەو ڕێکەوتنە من حەز ناکەم وەکو نەخشەڕەیەک بیبینم بۆ ئەوەی کە دەسەڵاتی سووریا بەرەو چۆ بچێت نەخێر بەڵکو چەند خاڵێکە کە ئەتوانم بڵێم ڕەنگە هەسەدەش و شەرعیش لە فشاری ناوخۆ لە فشاری نێودوڵەتی خۆیان ڕزگار کرد بێت دەنا بەڕاستی نەخشەڕەیەک نییە لەگەڵ هەموو ئەو خەوشانەشە بە بۆچوونی من بۆ سووریا زۆر باشە هەروەها بۆ کوردیش باشە بۆ نمونە ڕاگررتنی بۆ نمونە ئاگر بەس لە سووریا ئەمە خاڵێکی زۆر بە کەڵکە ئەگەر بتوانن هیچ لایەنێ شەڕ نەکە دیارە ئاشتی هەمیشە لە بەرژەوەندی هەموو لایەنێگە بێت لە بەرژەوەندی خەڵکە بێت بەڵام ئەگەر وەکو عێراقی دوای سەدامی لێ بێت و قاعدە بێت و پێ بە شەڕ و خوێنڕشنەوەانە هەرگیز ناتوانن سووریایەکی تەندروست بینا بکەن بەڵام کە ئاگر بەس بێت هەسەدەشە توانێت کەڵک ئاگر بەستە ببینێت بەڵام بەڕاستی داینەمیکی سووریا گەلێک ئاڵۆزە ئێستا ڕاستی ئێمە پێشبینیەکەین خۆ ڕەنگە داهاتوو بە هیچ جۆرێ وەکو ئەوە نەبێت کە ئێمە پێشبینەکەم بەڵام کۆمەڵێ خاڵ چوونەتە ناو بڵین دیبەیتی سیاسی و کۆمەڵایەتی سووریاوە کە بۆ سووری من هەم لە بەرژەوەندی خەڵکی سووریایە هەم لە بەرژەوەندی کوردە یعنی بەڕاستی ناتوانین لەوە زیاتری لێ بخوێنینەوە ئایا سبەینێ شەرع لەوێ ئامێنێتەوە نازانم ئایا عەبدی لەوێ ئامێنێتەوە بەڕاستی نازانم زۆر زەحمەتە بزانی سبەینێ چی ڕۆیە بەڵام ئەوەی ئێستا ڕوویاوە هێندەی بکرێ لەو ئاڵۆزیەی سووریا و لەو ئاڵۆزەی ناوچەکە و جیهانە پۆزیتیڤ باشە دکتۆر بۆچی میکانیزمێک نەخراوەتە ڕوو بۆ جێبەجێکردنی خاڵەکانی نێو ئەم ڕێکەوتنە یعنی بەم شێوەیە ئێستا جێبەجێ دەبێت لەم سەقفە زەمانیەی دیاری کراوە کە تاوەکو کۆتایی ئەم ساڵ ئەم ماوەیە کەم نییە بۆ جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنە یعنی ئینگلیز شتێکی ئینگلیز دەستەواژەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ شەیتان لە وردەکاریایە the devil is in the details یعنی بڕوان ناکەم هیچ لایەنێک ئەمڕۆ لە سووریا ئامادەی ئەوە بێ بتوانێ وردەکاری میکانیزمێک دابنێ کە دەسەڵاتی سووریا بەرەوەی شوێ دەچێت چونکە بە قەناعەتی منەوە گۆڕ بەخۆی هەڵەکەنیە لەبەرەوەی هێندە میوانەکە ژووتی هێندە هێزی ئاڵۆز و سیاسی و بۆچوونی جیاواز لە سووریا هەیە زۆر زۆر سەختە بتوانی هەمویان قەناعەت پێبێنی کە ئەمە میکانیزمێکی دروستە ئەگەر یعنی من ئەگەر میکانیزمێک دابنێم بۆ جێبەجێکردنی نەخشەڕەی سووریا بەرەوەی شۆ بچێ نازانم بەرەو کوێ چێ بەڵام
ئەهێنم پشتە بەستم بە هێزی کۆمەڵایەتی وەکو بڵێ پەرلەمانێ دروست دەکەم لە خەڵکی زۆر لە حاکم و حامی و مامۆستای زانکۆ و سیاسی و مامۆستای ئاینی و ینی بەشدار بن لە دیبەیتێکا بزان سووریا بەرەو کوێ بچێت بۆ ئەوەی نەبێ بە دوو کەس یا سێ کەس ئێستا هەر شوێنێ سەیری بکەیت ڕاستە حەسەدەیە و دەسەڵاتی شەرعە بەڵام خەڵک بۆ جۆرای بینێک لە بینی عەبدی و شەرعە ینی لەبەرەوە ئەو خاڵانی کە وەکو بڵێ کۆمەڵێک لەسەر کۆمەڵێ بیرۆکەیەکیان گرتووە ئەمانە بیرۆکەن بەڕاستی جێبجێ ناکرێن بۆ نمونە ئەڵێ مافی دەستوری باشە ئەوە معنای چییە مافی دەستوری یعنی زۆر شتی کەی وایتە لەگەڵ هەموو ئەوانەشە من زۆر پۆزیتیڤ باشە دکتۆر فشارە نێودوڵەتیەکان بە تایبەت ئەمریکا بۆ سەر پرۆسەی ئاشتی هەم لە تورکیا هەم لە سووریا دەکرێت بڵین بارودۆخەکە بەرەو کوێ بات ئەوەی وەکوتم بەڕاستی ئاڵۆزە بەڵام بە پۆچوونی من ئێمە چووینە قۆناغێکی کەوە لە دوای ڕوخانی ئەسەدەوە چونکە ڕژێمی ئەسەد من پێڵێم دوا بزمار لەو کردنا کە پێوترا قەومیەتی عەرەبی لە شەستەکانەوە دەسی پێکرد لە بینی عێراق و سووریا و میسرا ئەو ئەقڵە مرد ئێستا ئەقلێکی کاتەکە پێشەوە کە قەومیەتی ئیسلامی عەرەبیە ئەمەش لە بەرامبەری چیا دانراوە لە بەرامبەری قەومیەتی ئیسلامی ئێرانی و قەومیەتی ئیسلامی تورکە چونکە ئێران و تورکیا کەڵکی زۆریان لە ئیسلام دی بۆی خۆیان بخەنە ناو یعنی یا بتوانین کۆنترۆڵی هەندێک هێز بکەن لە وڵاتی ئیسلامە بەتایبەتی لە وڵاتی عەرەبیە عێراق و سووریا ئەوانەیە بەڵام قەتەر و سعودی و ئەوانی دیکەش ئێستا بە جۆرێکی پێن بە بۆچوونی من شەرع و هەندێک لایەن دیکە بەشێکن بڵین پەرەپێدانی جیۆپۆلیسی وڵاتانی خەلیجی عەرەب ئەوانی دیکە ینی داینەمێکەکە زۆر ئاڵۆزە بەڵام ئەگەر باسی بکەیت لەو پڕیا بە کورد ئێستا لە وەخێکی باشترایە تاپشتر زۆر باش دەستخۆشکەک شیروان سەرەتای ڕوخانی ئەسەد و ئەو گۆڕانکاریانەشی کە لە ناوچەکە ڕوویە و دوا بە دوای ڕوخانی ئەسەد دەکرێت بڵین دەستپێکردنی پرۆسی ئاشتی لە تورکیا ئەمە ئێستا کە لە سووریا دەیبینین ڕەنگە دواتر بێتە هەرێمی کوردستان و کێشانێکە لە نێوان هەرێم و بەغدا بە هیوایەوەی چارەسەر ببن ئەکرێ بڵین گۆڕانکاری گەورە بەڕێوەیە بە تایبەت بۆ دۆزی کورد لە ناوچەکەیە چونکە کورد ئەوە چەند ساڵە بەدەست ڕژێمی جیاوازەوە دەناڵێنێ بەدەست خورانی مافەکانیەوە دەناڵێنێ داهاتوو چیمان پێڵێ لەم بارەیەوە نا بەنسبەت باشوورەوە ئێمە باشین بەڵام هێشتا ئەو ڕێکەوتنە سیاسیانەی کەوا لەگەڵ ئۆپۆزیسیۆنی عێراقیا پێش 2023 واژوو کرا و پاشان بوونیان بە دەی دەستوری هەتا ئێستا جێبەجێ نەکراوە خۆ دوور نەڕۆین مانگی یەک ڕێکەوتنێک کرا لەسەر موچەی هەرێم و بەغا بە ئێستشەوە ینی جێبەجێ دەکرا بەسەرها ئەڵەن مرەکەبی سەر کاغەز بوو بۆ بزانم لە پانۆرەمایە کە من لەگەڵ جێنابەت ئەرزی ئەوم کردی کە بەغدا بەم ڕێچکەی ڕێکەوتنە سیاسی مرتاحە چونکە هیچ لەزمەیەکی قانونیە نییە کەوا دوایی بیگرێت بە ئاسانی ئەتوانی کەەوە خۆی لێ دەرباز بکە بۆیە ئەم جۆرە حاڵەتانە ئەبێ هەمیشە بچنە دەستور ئێمە چۆتە دەستوریش و جێبەجێ ناکرێت هۆکاری سەرەکی باشوور ئەوەیە کەوا تا ئێستا سیستمی فیدرالی لە عێراقا جێبەجێ نەکراوە بە شێوەیەکی باش نە کوردستان لەی تێگانە بەغدا هەردووکیان و کاگنێچیریش دانی بەمایان ناوە کەوا ئێمە تا ئێستا بە باشی لە سیستمی فیدرالی تێنەگەیشتوین و داوای لە ئەڵمانەکان کردووە کەوا ئەوان دەوڵەتێکی فیدرالی ئیتیحادین بێن هاوکاریمان بکەن چۆن لە عێراقا فیدرالی جێبەجێ بکەین چونکە هەر وڵاتێک و فیدرالیەتێکی تایبەت بخۆی هەیە ئەمە بەنسبەت عێراق و هەرێمی کوردستانەوە تورکیا سووریا باکوور و ڕۆژئاوا ئێستا چوونەتە سەر بنچینەکە هەنگاو ئەنێن ئەبێ بزانین چۆن هەنگاوەنێن بارەدۆخی نێودەوڵەتی لە بەرژەوەندی کوردە چ لە سووریا چ لە تورکیا چونکە ئەمریکا ئەوەی کەوا ئێستا ئێوە تقریبن ئەوها ئەڕوا ئەوروپا ئەوەی کەوا ئێستا ئێوە ئەوها ئەڕوا و دەستیش هەڵ ناگرن لە کورد نەک بەمانای ئەوەی دەستاگرن ناگرن لە کورد لەبەرەوەیکەوە کوردیان خۆشەوێ بەڵکو لەبەر ئەوەی کە نایانەوێت دەست لە ڕۆژە هەڵاتی ناوەڕاست هەڵبگرن لە ماوەی ڕابردووە کێشەی کورد بووە بە یەکێک کورد و فەڵەستین بۆ بە یەکێ لەو ئاگرانی هەمیشە نەکوژاوەتەوە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە ئێستا یانەوێت چارەسەری بکەن بەڵام بێ ئەوەی کەوا زوڵمێکی تر لە کورد بکرێت
هەموو مافەکانی پێ ئەدرێت زۆر بێگومان بە نەخێر بەڵام لە سووریا بۆ نمونە لە 150 ئەوانەی کەوا ئەتەون مافی نەتەوەیەتی خۆتن دەستت بکەوێت بە ئاشتی بەم ڕێگایکەوە ئێستا مەزڵوم عەبدی گرتوێتێ بەر زۆر باشترە لەوەی کە لە 180 بە شەڕ دەست بکەوێت ئەکرێت دوایی لە سیستمێکی دیموکراتیا خەباتی دیموکراسیانە بکەی دیموکراتیانە بکەی بۆ ئەوەی کە ئەوانی ترە دەست بکەوێت تورکیا بە هەمان شێوەیە تورکیا ئێستا ئەوش بە باشی ئەڕوا بەڵامە بێت چاوەڕێ بکەن ئەم دەستوری کەوا دێت ئاڵەی چیوە چۆن ئەنووسێ ئەمێنێتەوە ئێران بە قەناعەتی من واز لە ئێران ناهێنن لە داهاتوە بۆیە ئێران ئەبێ خۆی بۆ خۆی هەندی هەنگاو بنێ هەرچەندە ئەو گرفتانی کەوا لە تورکیا لە سووریا لای ئێمە هەبوون لە ئێرانە نین یعنی هەندێک گرفتی ڕۆشنبیری هەیە لە ئێرانە بەڵام بەو شکلەش نییە کە بکرێ کورد ئێستا ئەوها ئەڕوا ینی بارودۆخێکی نێودەوڵەتی هەرێمایەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە بۆ کورد ئەڕوا ئەگەر ئەو بارودۆخە لە بار نەبووایە و گونجاو نەبووایە ئەو ڕێکەوتنەوە ژوونە ئەکرا بەو شکڵە و تورکیاش ئەبەم مەسارێکەوە ئێستا گرتوێتی نەیەگرتە بەر یەقینت بێکە ئەو گۆڕانکاری لە استراتیژی دەوڵەتی تورکیا مەبستم ئەکەپە نییە ئەکەپە بریتی نەدا لە دەوڵەت ئەو گۆڕانکاری لە استراتیژی دەوڵەتی تورکیا گۆڕ هاتەکایەوە لە چەند مانگی ڕابردوو لە ساڵی ڕابردوو بەرامبەر بە کورد ترسە نەقەناعەت ترسی داهاتووەکەوە ئەوەی لە سووریا ڕوویدا لە عێراق ڕوویدا لە تورکیاش ڕوو بدات وەک بیانوویەک وایان کردەوە خۆیان گرفتەکە چارەسەر بکەن بەو شێوەیەکەوە پێویست باشە ئەکرێ بڵین ئەم گۆڕانکاریانە تا چەند لە بەرژەوەندی کورد دەشکێتەوە ینی وتت ڕەنگە سەرجە مافەدە سووریەکانی کورد وەکو خۆی جێبەجێ نەکرێ بەڵام دەستکەوتی تایە بۆ کورد بێگومان دەستکەوتی کە ترەمپ بەنیازی گۆڕانکاری هاتووە ئەوەتە ئێستا دەستی پێ کردووە ینی لە ئوکرانیاوە لە فلەستینەوە ینی ئەگەڕێت بەناوچەکە کەی سەری کوردیە ترامپ ئەوەنە مامەڵە لەگەڵ کووردا ئەکاکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێ بە بەرژەوەندی خۆی چۆن بێت ئەو هەما نەگوترم ئەمریکاش ئەو ڕێچکەی کەوا ئێستا پرۆژەی کوردیان مافی کوردیان خەباتی کورد لە سووریا و لە تورکیا گرتوێتێ بەر لە بەرژەوەندی ئەمریکایە ئەمریکا ئەوێ هەمیشە دۆستی کورد بێ بەڵام دۆستی کوردێکی جودانا دۆستی کوردێک لە سووریا بەشێ بێ لە تورکیا بەشێ بێ لە عێراق بەشێ بێ بۆچی چونکە ئێوە بەرژەوەندەکانی خۆی ئێوە لە ڕێگای کوردەوە هەم کورد هەبن بەڵام لە ڕێگای کوردیشەوە بەرژەوەندەکانی خۆی پارێزێت لە ئەو وڵاتانێکەوە ئەمەشیکەوە ئێستا لە سووریا هەیە بە هەمان شێوەیە شتێکیش بێ بڵێم لە نیوزوەیەک من مقالەیەکم خوێندەوە ئامۆژگارێکی ترامپ ئەکا ئەڵێ ئەکرێ ئەمریکا هەموو بەرژەوەندیەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ڕێگای کوردەکانەوە لە تورکیا و لە سووریا ئەم پرۆسی ئاشتیکەوە ئێستا هەیە بەدی بێنێ بێ ئەوە $1 خرج بکات ئەوە ئەو سیاستەشان هەیە ئێستا زۆر باشە دکتۆر ڕێبوارەوە چی دەڵێن ینی پێتان وایە ینی ئەم گۆڕانکاریانەی کە بەڕێوەیە و دەمێکی ئێمە باسی لێواکەین بەم نزیکانە کورد ئیتر دەرگای خۆشببختی بەسەراکرێتەوە مافەکانی خۆی دەدرێتێ یعنی دانمان پیادا دەنرێ وەکو نەتەوەیەک بەوەی کە دەبێت ئەمانیش هەبن ینی پرسیارێکی کەمێک ئاڵۆزە بۆ نمونە ئەگەر سەیری سووریا بکەیت ئەسەدا هێزێکی کوردی نییە ئەسەدە وەکو هێزێکی سووری خۆی نوێنێت ڕاستە کورد بەشێکی گەورەیەتی و ڕەنگە پێشڕەوی بێت بەڵام هێزێکی کوردی نییە دیارە ئەوەش باشی و خراپی خۆی هەیە لە کوردستان ینی ئێستا لایانی کوردی بە بەچوونی من زۆری پرسی کورد بەچراوە بە کورد خۆیەوە چونکە خۆی کورد نازانێت لەو ناوچە چۆن مامەڵە بکات لە باکوور دەرفەت زۆرە لەبەر ئەوەی کە کورد دەتوانێت حیزبی سیاسی هەبێت و پێشتریش دیومانە بۆ ئەدەپا حیزبەکەی سەلاحەدین توانی 86 ئەندام پەرلەمان بوو بە هێزی سێهەم بەڵام بەڕاستی قەندیلێکی تا چەند کورد ئەتوانێت جێ خۆی بکاتەوە ڕەنگە خۆی یەکەم شت ئەوە بێ بە تایبەتی لە عێراق و لە باکوور و لە ئێرانە دەستبەرداری چەک ببێت چەک مەحامەتێکی زۆر گەوری بۆ کوردیاناوە لە سووریا بارودۆخ جیاوازاگە چەک پێ نەبێ بەشی شەو ڕۆژێ ناکەین ئەمریکاش چەکتیا دێت چونکە پێویستی بەوەیە کە دەوڵەتێکی سووریا دابمەزێنێت کە لە بەرژەوەندی خۆی بێت یا لە بەرژەوەندی ئیسرائیل بێت چونکە
ئەبێت لە خۆرەڵاتی باشە دکتۆر ڕێبواریانی سەرکردایەتی سیاسی کورد لەم بارودۆخە دەبێت چی بکەن بە تایبەت لە باشوور لە باکوور لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات باسی باش باسی باش کەمێک ئاڵۆزە بە بۆ چوونی سەرکردایەتی سیاسی لە باشووردا پێویستە یەکەم دەرگا بکاتەوە لایەنێکی دیکە هەر خۆی نەبەستێتەوە بە کوردەوە واز لە تورکیا و ئێران بەرە بەڵا بچێت زۆر پرۆژە هەیە لە کوردستانە جێبەجێ بکرێت بەغا جێبەجێ بکە بەڵام ئێمە نەئەتوانین مەبەستم باشوورە نەئەتوانین خۆمان بەڕێوەبەرین نەئەتوانین بەغاش وەتاقانی بوو گەمەیە ئەگەر تۆ ناتوانانی خۆ بەڕێوەبەری بەڕاستی ئەپی گەورە مەگرە بەڵێ من بەوڵەتدا ڕێزان کەم و ئابووی سەر بەخۆم یعنی کوردی باشوور بە شکستی خوا شکستێکی بۆ نمونە لە ئێستا کورد کرد بۆ چەند ساڵ ئێستا هەرچ کوردێکا قساکەی لەوێ بەڵێ ئێستا باشی سەردەبی جا ئەم ئەقڵێتی کوردی باشوورە ڕێ بەڕاستی زۆر ئاڵۆزە بۆ چوونی من ئەبێت تەنیا قورساییان بخەنە سەر ئەنیا قورساییان بخەنە سەر خەباتی مەدەنی بە ئەوەی هەم هاوکاری ئەمەتوان دەرجیشی ئەوروپا پاشیان لێ بکرێت حیزبی ئەندام پەرلەمانیان لە ڕێی پەرلەمان بەیانکەن ئەبێ واز لەو قەند گەژمەرگە و گردا و ئەو شتانە بێن بۆ سووریا بە خەنعات ئەگەر تورکیا وازی لێ ئەتوانێ باش کاک شیروان ئێستا لە سووریا ڕێک هەیە دەڵێت ڕێکەوتنەکە ڕەنگە جێبەجێ بکرێ و ڕەنگە زۆرێکیش لە خاڵەکانی جێبەجێ بکرێ بەڵام ئایا لە دوای ئەحمەد شەرع ئەگەر ئەحمەد شەرع لەو شوێنە نەمێنێ ڕەنگە ڕێکەوتنەکەش ینی کوردوتەنی بێ بە بڵقی سەر ئاو دیار نەمێنێ ینی هیچ بگەڕینەوە دۆخی پێش ڕێکەوتنەکە بۆ کورد ڕوودەداتەوە ئەم ڕێکەوتنە ئەو جۆرە ئاستەنگانەی لە بەردەمایەکەوە باسمان کرد هەر لە ناو خودی خۆی ینی واتە هیچ هێزێکی دەرەکی نەیە فشار لە ئەحمەد شەرع بکە بۆ نمونە یان فشار لە عەبدی بکە بۆ ئەوەی کەوا مشکلی بۆ دروست بکە هەر خۆی هەندێک گرفتی تیا هەیە گرفتەکە ئەوەیەکەوە باسمان کرد بەنسبەت شەر ئەوە شەر ئەمێنێت ئەم 4-5 ساڵە مەگەر ئینقلاب بکرێ یان بیکوشن یان مەگەر بکوژرێت یان کودتاکی بەسەرا بکرێ لای بن ئەگینا شەر ئەمێنێ لە فترەی ئینتیقالی ئەمێنێ ئەم 3-4 ساڵە ئەمێنێت و ئەم ڕێکەوتنەش دوو ئەوەی جەناب دوو خاڵیتیا هەیە ئەی پارێزی خاڵی یەکەمیان ئەوەیە ئەوە تریکەوە ئەبێ لە کۆتایی ئەم ساڵە کۆتایی پێبێ دووەمیانەوەیە بەجێ هەرراوە بۆ دەستور ئەبێ لە ماوەی ئەم 2-3 ساڵەیە بنووسێ ئەم 2-3 ساڵە شەر هەر ئەمێنێ ئەگەر ئەو دوو حاڵەتە ڕوونەدا لەبەرەوە ترس لەوە نییەکەوە ئەم ڕێکەوتنە وازی لێ بهێنرێت ترس لەوەیەکەوە بە باشی جێبەجێ بکرێت ئەوەیە ترسەکە بۆچی خراپە ئەگەر بە باشی جێبەجێ بکرێ ترس لەوەی کە بە باشی جێبەجێ نەکرێت ئێمە بترسین لەوەی کەوا جێبەجێ نەکرێت بۆ ئەوەی کەوا بە باشی جێبەجێ بکرێت نەکرێت زۆر باشە دکتۆر ڕێبواری ئێوە چی دەڵێن ینی ئەگەر لە حاڵەتێکدا ئەحمەد شەرع لەو شوێنە نەمێنێ مەترسی بۆ سەر ڕێکەوتنەکە دروستە بێ بەڵێ چۆن دروست نابێت ینی وەکو میوانەکەش فەرمووی بەڕاستی هەموو ئەگەرەکان کراون ینی ڕەنگە لایەنێکی دیکە کودێتایە بەسەر ئەحمەد شەرعدا بکات بەڵام ئەوەی کە لەسەر ڕێکەوتنەکەیە زۆر گرنگە ئەوانە ینی بمانێ و نەمانەوە ڕێکەوتنیەکە لە بینی دەسەڵاتی دیمشق و لە بینی هەسەدا ئەو خاڵانە وەکو شتێکی شەرعیەت و جۆرێک شەرعیەتیان هەیە بەڕاست قانون نین بەڵام جۆرێک شەرعیەتیان هەیە خۆ ڕەنگە ئەمریکا ترامپ سبێنێ لە خەوەستێ تویتێ بکا بڵێ ئەمە ئیتر پشگیری هەسەدە ناکەین ئەوە شەر لەسەر بۆ ڕەنگە تورکیا بێوێت بە جۆرێک دۆخەکە تێک بدات زۆر ئەگەری کە زۆرن کە ئەکرێ ئەو ڕێکەوتنە ناوبەرن بەڵام ینی بۆیە کە زۆر پێویستە لەسەر هەموو لایەک ئەو ئاشتیە لە سووریا بپارێزن چکە بۆ چوونی من لە ئاشتیە ئەقڵ دروزە بێت لە ئاشتیە ئەندێشە فراوانە بێت لە شەڕە هەموو لایە زیانەکات
بەڵام جێی داخە کە ناتوانین پێشبینیەشی دروست بکەین داهاتی سووریا بەرەو شوێچی. نسواسی هەردوو میوانەکەم ئەکەم دکتۆر ڕێبوار فەتاح نووسەر لە لەندەنەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوون. میوانەکەی دیکەم شیروان شەمێرانی چاودێری سیاسی لێر لەگەڵمان بوو. سپاس بۆ ئێوەش کاک شیروان، سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون. بە هیوای کاتێکی خۆش بۆ مەلایەکتان واتان لەگەڵ.